بۆ ئەوەی موچەی مانگێک بدرێت 874 میلیارد دینار پێویستە جگە لەو 32 میلیارەی هاوپەیمانانەی دەنواتە جگە لە پارەی هاوپەیمانان 874 میلیارد دینار پێویستە لە داهاتی نەوت 512 میلیارد دینار دیاری کراوە 512 میلیارد دینار واتە لە بەرمیلێک 25 دۆلار ئەوەی گرفتە ئەوەیە ئەڵێن ئەم 512 میلیارش 200 ڕۆشتووە بۆ موچەی مانگی یەک واتە 312 میلیارد دینار یەمێنێتەوە داهاتی ناوخۆی سلێمانی بۆ مانگی دوو نەکیچ برە پارێکی نەگەڕاوەتەوە یا تەرخان نەکراوە بۆ موچەی مانگی دوو بەڵکو ئەڵێن 25 میلیارد دیناریش قەرزاری موچەی مانگی یەکین هی هێزەکانی ئاسایش و شارەوانی واتە سلێمانی ئەڵێ من هیچ داهاتێکم نییە بۆ موچەی مانگی دوو لە کاتێکدا مانگی پێشوو نەوتی کەرکووک کە بە بۆری کوردستانان ڕۆشتووە یەک بەرمیل نەوت بە 96 دۆلار فرۆشراوە بەڕێزان لێرەوە داوا لە سەرۆکایەتی حکومەتەکەین بەڕێز سەرۆکی حکومەت بەڕێز جێگری سەرۆکی حکومەت مانگی پێشوو تێکڕای نرخی نەوت 96 دۆلار بووە ئێستا کە قسەکەین 111 دۆلار ئەگەر لە بەرمیلێک نەوت تەنیا 35 دۆلار بمێنێتەوە داهاتی ناوخۆش نیوەی پار ئەم کاتە بێت واتە پار ئەم کاتە داهاتی ناوخۆ بۆ تەمویلی موچە 374 میلیارد ئێستا ئەگەر نیوەی ئەم 374 بێ و لە بەرمیلێ نەوتیش تەنیا 35 دۆلار بمێنێتەوە خەڵکی کوردستان پێویستی بە 200 میلیارەکەی بەغداش نییە بۆ ئەوەی موچە نەدەی بۆیە هیچ بیانویەک نییە بۆ ئەوەی موچە نەدرێ ئێمە باسی شتی میسالی ناکەین